ڕاگەاندنی کومیتەی دەرەوەی حیزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە کۆچی دوایی هاوڕێ ڕەحیم مەلەکی. بەداخێکی گرانەوە ئاگادارتان دەکەین کە هاوڕێ ڕەحیم مەلەکی ناسراو بە ڕەحیم بەنگی ئەندامی کومیتەی دەرەوەی حیزبی کۆمۆنیستی ئێران و یەکێک لە کادر و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە بەهۆی وەستانی دڵ لە وڵاتی نۆروێژ بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ ڕەحیم لە بنەماڵێکی زەحمەتکێش لە شاری بۆکان لەدایک بووە و خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لەو شارە تەواو کردووە. هاوڕێ ڕەحیم بەهۆی دەستەنگی و هەژاری ئابووری بنەماڵەکەیەوە هاوکات لەگەڵ درێژەدان بە خوێندن بە مەبەستی یارمەتیدان بە دابینکردنی پەیداویستیەکانی ژیانی خۆی و بنەماڵەکەی کرێکاریشی دەکرد. بۆ هۆیەوە هەر لە سەرەتای منداڵی و تازەلاویدا جیاوازی و ناکۆکیە چینایەتەکانی ئەزمون کردووە و زۆر زوو هەستی شۆڕشگێڕی و خەبات بۆ گۆڕینی ئەو دۆخە لە ناخیدا چەکەرەی کرد. هاوڕێ ڕەحیم لە سەرەتای دەستپێکی ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاویدا پەیوەندی بە ناڕەزایەتیە جەماوەریەکانەوە کرد و بە شێوەیەکی سروشتی هۆگری ئەو ڕەوتە سیاسیە بوو کە لە چوارچێوەی بزوتنەوەی سەرتاسەری لە دژی ڕژیمی شادا پشتیوانی لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەکرد. هەر بەم هۆیەوە پەیوەندی بە جەمعیەتی پشتیوانی لە خەباتی خەڵک کرد کە ڕێکخراوێکی جەماوەری چەپ بوون لە شارەکانی کوردستان. لەگەڵ هێرشی ڕژیمی ئیسلامی بۆ سەر کوردستان هاوڕێ ڕەحیم هاتە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە و بەشداری لە خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کۆمەڵی کرد. ساڵی 1362 هەتاوی بریندار دەبێت و بۆ ماوەیەک لە ژێر چاودێری پزیشکیدا بوو. هەر بەم هۆیەوە دەستی چەپی بۆ هەمیشە بەشێک لە کارایی خۆی لەدەستا بوو. سەرڕای سەختی و دژواریەکانی خەبات لەو قۆناغەدا هاوڕێ ڕەحیم بەو پەڕی ئیرادە و لێبڕاویەوە درێژەی بە کار و چالاکی سیاسی خۆیدا و گەلێک بەرپرسیارەتی لە ئۆرگانە جۆراوجۆرەکانی کۆمەڵەدا لە ئەستۆگرت. ئەم تایبەتمەندیانە وای کرد کە ببێتە هاوڕێیەکی خۆشەویست و جێگەی متمانە لەو بارودۆخە دژواری خەباتدا. هاوڕێ ڕەحیم لە سەرەتای دەی 1990 زاینیدا ڕووی کردە ئوروپا و لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ بوو. هاوڕێ ڕەحیم لە دەرەوەی وڵاتیش بە هەمان وڕێی خەباتکارانەوە درێژەی بە چالاکیەکانی خۆیدا و وەک ئەندامێکی کومیتەی دەرەوەی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕۆڵی ڕێبەریکردنی گێڕا و بە پشتبەستن بە ئەزمونەکانی زیاتر لە چواردەیە خەبات و تێکۆشانی بێوچان توانی ڕۆڵێکی بەرچاو لە بەرەو پێشبردنی ئەرک و چالاکیەکانی کومیتەی دەرەوەی حیزبدا بگێڕێت. بەداخەوە مەرگی نابەوەختی ئەو دەرفەتەی بە هاوڕێ ڕەحیم نەدا کە ئاکامی زیاتر لە چواردەیە خەبات و تێکۆشان و هەوڵی بەردەوامی خۆی و هاوڕێیانی لە سبەی ڕۆژی دوای ڕووخانی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامیدا ببینێت. ئەگەرچی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە کادرێکی دیار و تێکۆشەریان لەدەستا، بەڵام ئەزمونەکانی خەباتی هاوڕێ ڕەحیم و کۆی ئەزمونەکانی تری ڕێنێنیەکی جێی متمانە و سەرمایەکی پڕبایەخ دەبێت بۆ گەیشتن بە سەرکەوتن. بەم شێوەیە فرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەندامانی بنەماڵەی هاوڕێ ڕەحیم و بەتایبەت جگەرگۆشەکانی بەیان، بەهار، سۆران و سەرجەم هاوڕێیانی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و هەژاریان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ ڕەحیم مەلەکی بەرز و بەڕێز بێت. کومیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران 16 جولای 2024 زاینی.